سەبارەت بە ئەم پێشانگایە خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرەین بۆ ئیفتتاحی پێشانگای بیناسازی و ئاوەدانکردنەوە. خۆتانەی بینن کە جمجۆڵێک و گڕوتینێکی بەهێزە بینین لێرە. ئەوە خۆی لە خۆیدا نیشانەی ئەوەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ متمانە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ گرنگیدان بە ئاوەدانکردنەوە لە هەرێمی کوردستان کە ئێمە خۆتان نەزانین و چەندین جار وتومانە کاتێکی زۆر سەختمان تێپەڕاندووە. سەرڕای ئەو کاتە سەختەدا جەنابی وەزیر وەزارەتەکانی تریش درێغیان نەکردووە، ئیشەکانی خۆیانیان بە باشی ڕاپەڕاندووە. بەڵام ئێستا کە ئەبینین پێشانگایەکی ئاها گەورە ئەکرێتەوە لە هەولێر کە پێشانگایەکی نێودەوڵەتی بەشی سعودی گەورە هەبوو لێرە، ئێرانی، تورکی، خۆماڵی، ئەوروپی، ئەمریکی هەمووی لێرن. ئەمە هیوادارین ببێتە پاڵنەرێک و پشتیوانێک بۆ گەشەپێدانی کەرتی بیناسازی لە کوردستان، کەرتی ئاوەدانکردنەوە لە کوردستان کە هاوتەریب لەگەڵ باشتربوونی دۆخی ئابووری و دارایی هەرێمی کوردستان، گەشەپێدان و ئاوەدانکردنەوەی کوردستان گەشە بکات و خەڵک ببینێت کە ئەو خزمەت گوزاریانەی کە لە ڕێگای ئاوەدانکردنەوە بگەێنێت بە هاوڵاتیان باشتر بێ و بەسووتر بێ. بۆیە پێم وایە ئەم پێشانگانە بەسوودن بۆ نزیکردنەوەی پەیوەندیەکانی حکوومەت و کۆمپانیەکان، بەڵام لەوە گرنگتر نزیکترکردنەوەی پەیوەندی کۆمپانیەکانی خۆماڵی و کۆمپانیەکانی بیانیی. چکەن وازەحە تەنها حکوومەت ناتوانێت ئەو ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان. پێویستمان بە گەشەپێدانی ڕۆڵی کۆمپانیەکانە کە گەشەپێدانی فەرهەنگی پشتیوانیکردنی کەرتی تایبەتە. کەرتی تایبەت ئەتوانێت زۆر ئیش بکە کە حکوومەت ڕەنگ بێ نەتوانێت بیکە. بۆیە ئێمە لێرە ئەبێ هەمیشە پشتیوانی ئەوە بین کە کەرتێکی تایبەتی بەهێز و تەندروستمان هەبێ تاکو هاوتەریب لەگەڵ کارەکانی حکوومەت گەشە بە ئابووری و ژێرخانی کوردستان بدات. بەڵام بە حکمی 4-5 ساڵی ڕابردوو شەڕی تێرۆریزم، کێشە ئابووریەکان، کێشە داراییەکان نەک تەنها لە هەرێمی کوردستان لە ناوچەکەیە بەگشتی سستیەک کەوتە ئەو پەیوەندی ئابووریەی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەکی کە ئێستا ئێمە ئاماژەکان وا پیشانمانەدەن کە دۆخی ئابووری و دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەو باشترەوە. ئەو دەرگایە ئەکرێتەوە بۆ ئەوەی کۆمپانیا نێودەوڵەتیەکان حوشان لەگەڵ کۆمپانیا خۆماڵیەکان بن، بەشدار بن لە بەردەوامبوونی بنیاتنانی ژێرخانێکی پتە بۆ هەرێمی کوردستان و ئابووریەکی بەهێز بۆ کوردستان.